لە سێبەری باوەڕدا بەشی دووەم. نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. دەربارەی موعجیزە. موعجیزە ئینکاری ناکرێت. 1. پێش لە هەر شتێکی دی ئینکاریکردنی موعجیزە و بەدیهێنەری موعجیزە و ئەو کەسانەی کە موعجیزە لەسەر دەستیاندا ڕوودەدات لە ڕووی بیر و هزرەوە هیچ شتێک بۆ مرۆڤ زیاد ناکات. جگە لەمە ئەو شتێک کە شایستەی مرۆڤی ژیرە ئەوەیە کە یەکسەر نەڵێت عەقڵم نایبڕێت، بەڵکو بیر بکاتەوە و هەڵبسەنجێنێت. بە بیانووی عەقڵم نایبڕێت بیر نەکردنەوە یان کردنی ئەمە بە جۆرێک لە بیرکردنەوە تاوانە بە ناوی عەقڵ و زانستەوە. چەندین بۆچوونی نوێ و دۆزینەوەی تازە کە لە سەرەتاوە هەندێک عەقڵ قبوڵیان نەکردووە و ڕەتیان کردوونەتەوە هەمیشە بە جەنگی بیرکردنەوە بەدەستهاتوون و سەرکەوتون. بە جۆرێک ئەوانەی تای بیرکردنەوە لەیداون لە سەرقاڵیان بەم کارەوە کاتی ڕیشتاشینیان بۆ نەماوەتەوە و دەرفەتی ئەوەیان نەبووە پێڵاو و کراسەکانیان لە کاتی خەودا دابکەن و زۆر جار ڕێی ماڵەوەیان ون کردووە و لە کۆڵانەکاندا بەسەر و قژی ئاڵۆسکا و جلوبەرجی پەژموردەوە بینراون. ئەگەر مرۆڤ ئەم بەهرەیەی کا بە مەبەستی بیرکردنەوە پێیدراوە لە جێی خۆیدا بەکار نەهێنێت هیچ نەبێت دەبێت بیر بکاتەوە لەوەی لە چێ و تا چه ئاستێک دواکەوتووە. وتنی عەقڵم نایبڕێت سەبارەت بە مرۆڤ بەهانە نییە. بە پێچەوانەوە ئێمە بیر دەکەینەوە و عەقڵمان زۆر بەباشی ئەوە دەبڕێت کە ئەو زاتە پیرۆزە دەتوانێت زۆر بە ئاسانی موعجیزەی جۆراوجۆر نیشان بدات. کاتێک بیر دەکەینەوە هیچ ڕێگایەکی ترجگە لە قبوڵکردن و باوەڕپێکردن بەوەی هەروەک ئەو زاتەی کە لە وتەکانیدا هیچ درۆیەکی لێ نەبیستراوە بە هەمان جۆر لە موعجیزەکانیشیدا فێڵ و خەڵەتاندن بوونی نییە، بەڵکو زیاتر سەرمان لەوانەی دوێنێ سوور دەمێنێ کاتێک نەیان دەتوانی ئەو موعجیزەکانی بەدرۆ بخەنەوە تۆمەتی سحریان دەدایە پاڵ. هەروەها سەرمان لە هەڵوێستی ئینکارەکانی ئەم ڕۆژگارە سۆر دەمێنێ کە بە تەویلی جۆراوجۆر دەیانەوێت زیهنەکان بشێوێن و لە عەقڵی نەبڕ و کولیان ڕادەمێنین. 2. ئینکاریکردنی موعجیزەکان لە ڕوویەکەوە بەمانای ئینکاریکردنی بوونی خوا و حەقیقەتی ئەوەی کە قورئان گوفتاری خوایە و پێغەمبەری ژنێردراوی ئەوە دێت. لە ڕاستیدا ئینکاریکردنێکی لەم شێوەیە لە دەرەوەی توانە و سنووری عەقڵ و بیرکردنەوەدایە، چونکە هەرچەندە بۆ سەلماندنی ئەم ڕاستیانە بەڵگەیەک سەر و زیادە کەچی هەزاران بەڵگە و شایەت هەن و لە بەرامبەریشدا تاکە بەڵگەیەک لە دەستی مرۆڤی مولحیددا نییە کە دەعواکەی بسەلمێنێت و لە بنەڕەتیشدا ناکرێت هەبێت. ئەو شتەی ئەو بە بەڵگەی دادەنێت هەبێت و نەبێت ئەو تاریچیەیە کە لە ئەنجامی چاوداخستنی لە ئاستی خۆردا لە چواردەوری خۆیدا دروستی کردووە، یان ئەو ژوورۆچکە تەنگەی دڵ و ڕۆحیەتی کە پاش کوژانەوەی مۆمەکەی نوقمی تاریچی کردووە. حاڵەتی ئینکاریکار بەخۆی و نەخێرەکانیەوە کە لە تاڵی پەموو داوی جاڵجاڵۆکە لاواستر و بێبنەماترە و لە حوکمی هیچدایە لە بەرامبەر دەیان هەزار پێغەمبەر و ملیۆنان ئەولیا و ملیاران ئیماندار لە هی ئەو کەسە دەچێ کە دەیەوێت بە سەتڵێکی بێبن ئاو لە بیرێک هەڵبگۆزێت، یان کەسێک کاتێک دەچێتە ناو کۆشکێکی ڕێک و پێک و ناوازە و پڕ لە هونەر و ئەندازەکاری و لە گۆشەیەکدا لە بەرخاتری چەند حیکمەتێک بەردێک دەبینێت کە بەڕواڵە دوا دەردەکەوێ کە ئەندازەی بۆ نەچێشرابێت و لە باری هاوسەنگیدا نەبێت. لە هەمبەر ئەمەوە دەڵێت لەم کۆشکەدا هیچ جۆرە ڕێسا و ڕێک و پێچیەک بوونی نییە و هەموو شتێک هەڕەمەچیە، یاخود هیچی لە حاڵەتی ئەو بەدبەختە داماوە جیاوازتر نییە کاتێک تەنها یەک دەرگای داخراوی کۆشکێک لە کاتێکدا هەزاران دەرگای کراوەی هەیە دەبینێت و بەمەدا بڕیار دەدا لەسەر ئەوەی کە گوایە ئەو کۆشکە دەرگای چوونە ژوورەوەی نییە.